لیژنەکانمانەوە بە سپاسەوە چەند فەحسێکی شیکاریان لە چەند گومان لێکراوێک وەرگرت کە نیشانەکانی کۆرۆنا لە یەکیانە بە توندی دەرکەوت بوو. دوای ئەوەی کە لە ڕابردوودا ئێمە تاقیگەی پشکنینی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنامان لە پارێزگای هەڵەبجە خست بوو یەگەڕ و چەند شیکاری یەکترمان ئەنجامدا بوو. بەداخەوە ئەم شەو سێ لەو هاوڵاتیانە هەڵگری ڤایرۆسەکە بوون و دەست بەجێ لەگەڵ تیمی ڕوبەربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە سەرجەم بۆ ئامادەکارانی کە پێویست بوو بە ئەنجامان گەاندووە. لە ئێستادا نەخۆشەکان لە پشتەوە لە شوێنی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا لە نەخۆشخانەیە و فاکە نەخۆشخانەیەکی تازەوە لەلایەن چەند خێرخوازێکەوە بە سوپاسەوە دروستکراوە پارێزگای هەڵەبجە. بۆ تا ئێستا ئیسفادە لەو هەم نەخۆشخانەکە کرد و هەم شوێنی نەخۆشەکانیش باشە و لە ئێستادا باری تەندروستیان جێگیرە و لەژێر چاودێری پزیشکی پسپۆڕی تیمی ڕوبەربوونەوەی کۆرۆنادان. بەڵام بەداخەوە ئێمە وەکو بەڕێبەراتی گشتی تەندروستی و هەم وەکو پارێزگای هەڵەبجەش کە پێشتر ئاماژەیان پێیا بوو لە حەملەی دووەمی بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان پارێزگای هەڵەبجە حسەیەکی زۆر کەمی بۆ دیاری کراوە. داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران کە دەست بەجێ و بودجەی بۆ پارێزگای هەڵەبجە پێشتر تەرخانکرا و بینێرێت بۆ پارێزگای هەڵەبجە بۆ ئەوانیش دەستکراون بۆ یارمەتیدانی کردی تەندروستی لە پارێزگای هەڵەبجە کە ئێمە لە ئێستادا چەند کێشە و گرفتێکمان هەیە و تەنها گرفتەکانیش لەڕێی مادیەوە چارەسەر دەکرێت و هیوادارین ئەو بودجەی بۆ پارێزگای هەڵەبجە دانرابوو وەکو خۆی لێ بکرێتەوە و بۆیان بنێرێت.